لەگەڵ پارچە هونەریە مۆدێرنەکان کە بنمیچەکە هەڵواسراون و شاشەی 8K پان و پۆڕی 7 مەتری و تەکنۆلۆژیا و هونەر بەڕوونی پێکەوە لەم 15,000 پێچوار گۆشەیی بۆشایی تاکفرۆشەکە دانراون پێی دەوترێت The Luxury Pavilion. IRX خۆی بە ڕێگەیەکی نوێی سەرنجڕاکێش بۆ کڕینی هونەری دیجیتاڵ ناودێر دەکات. هەروەها پێشکەشکردنی ڕێنمایی پسپۆری لەلایەن لێپرسراوی شوێنەکە IRX ئەمانجی ئەوەیە کڕیارەکان فێر بکات و ڕێنماییان بکات بۆ ئارەزوی هونەری دیجیتاڵ. واتە دەتوانن سەردانی شوێنی هونەری وردەفرۆشیەکە بکەن لەبەری ئەوەی لە ئۆنلاین بەدوایدا بگەڕێن. We collaborated with لەگەڵ سێ هونەرمەندی دیجیتاڵدا هاوکار بووین. یەکێکیان MRE بوو، ئەوی تریان نادیا کۆفۆش و ئەوی تریشان گارە میرسا بوو. هەمیان بە بەکارهێنانی ڕێگای جیاواز خۆیان دروست دەکەن. ئێمە 6 پارچەمان لەگەڵ ئەوان دروست کردووە. بیرۆکەکە ئەوەیە بنکەی کڕیارەکانمان بە بازارێکی دیجیتاڵی NFT دەناسێنین بۆ ئەوەی بینەرەکانمان فێر بکەین. پردێک بۆ پڕکردنەوەی کەلێنی نێوان پارچەیەکی ڕاستەقینە و پارچەیەکی دیجیتاڵ دروست بکەین. NFTەکان دەتوانرێت بکردرێن و بفرۆشرێت لە مەزادکردن لە ڕێگەی وێبەوە بە بەکارهێنانی کردت کارت یان کارتی نهێنی وەک پیتکۆبیت. بەڵام پێشەنگای NFT لە IRX بە گونجاوی ناودرا منت. یەکێک لەو جۆرە NFTیانە کە هەردوو ناوەندی هونەری پێشکەشی دەکات ڕیز ئەگەنست تایمە لەلایەن مێرەوە. پیشاندانی نمایشێک بە خەڵک پێشبڕکێ دەکەن لە دەوری ڕووی کاتژمێرێک. ئەم پارچەیە پێشتر مەزاد کراوە لەگەڵ ئەو ورچە زۆر دەگمەنی ژێردەریایی هالک ڕۆلێکس. بە پێی مۆری دیجیتاڵ و پارچەیەکی بەرجەسە فرۆشراو بە نرخی $56,000 ئەمریکی لە ئیتیۆم. لە ڕابردوودا ئێمە کەسانی کاریگەر و مامۆستا کۆنەکانمان هەبووە کە پارچە هونەریان دەکێشا کە زیاتر لە وێنەی واقعی بوون. ئەگەر بینی بیتان ئێستا چی بڵاوە و باوە لەگەڵ هونەری شەقام و کیدهارینگ و باسکیات لەو کاتەدا زۆر ژایەتیان دەکرد. بەڵام من پێم وایە ئەوە تەنها پەرسەندنێکی سروشتیە. ناوبانگی و نرخی NFTەکان لەم ساڵانەی دواییدا بەرز بوویەوە. هونەرمەندی ئەمریکی بیپێڵ لە سەرەتای ئەم ساڵدا تۆماریشکاند کاتێک هەموو ڕۆژەکان لە یەکەم 5,000 ڕۆژی یەکەمدا NFT لە شاری کیستیک لە لەندەن بە نزیکەی $7 ملیۆن ئەمریکی فرۆشرا. بەڵام هەندێک نیگەرانن لەوەی کە ئەم کارە دیجیتاڵانە و ئەو بڕە زۆرەی خەڵک ئامادەن پارەی پێ بدەن دەتوانێت کاریگەری تێکدەرانەی هەبێت لەسەر هونەری نەریتی جیهانی. ئەو پەتایە کە زۆربەی پێشەنگاکانی هونەری بەرجەسەی هەڵوەشاندەوە متمانەی زیاتری بە NFT بەخشی. ئانیا ساند هونەرمەندێکی هاوچەرخی ئەبستراک و تێکەڵی میدیاییە کە بۆ یەکەم جار لە کاتی پەتای کۆڕۆنادا دەستی بە دروستکردنی NFTەکان کرد. کۆڤید وەک هۆکارێکی یاریدەر بوو لەوانەیە NFTs و خەڵکتینوی هونەر بوون دەیانەویست هونەر ببین و هونەرمەندان دەیانەویست کارەکانیان نمایش بکەن. وا بزانم بەم شێوەیە بوو بەباو ئێمە کەمێک پرۆسەکەمان خێرا کرد بۆ NFTs. بە ئاماژەدان بە هونەرمەند و مۆسیقاژەنە بەناوبانگە جیهانیەکانی وەک دامیان هێرست و گریمز کە چوونە ناوباری هونەری دیجیتاڵەوە ماتیۆلۆکس لێپرسراوی دەستەی شوێنەکە دەڵێت NFTەکان چالاک دەکات. هەروەها توانای بڕەندە جیاوازەکان لەگەڵ پیشەسازیە جیاوازەکان لێک بدات کە ئەمە کارێکی سەرنجڕاکێشە.